سەبارەت بە گرنگی کۆبنەوەکانی بەڕێز باوجەلا تاڵەبانی و لە هەمان کادا بڕیارەکەی دادگای فیدرالی سەبارەت بە یاسای نەوت و غازی هەرێمی کوردستان قسەی زیاترەکەین لەگەڵ بەڕێز معتەسەم شوانی لە ستۆدیۆ میوانمان. کاک معتەسەم، سپاس بۆ ئامادەبوونت. کورد ماوەیەکی زۆرە پێویستی بە یەکێکەکەوە بەرپرسیارەتی پێ بدات. لە ئێستایا بۆ شێوە بەسفی باوجەلا تاڵەبانی ئەکرێت کەوا لە ئاست ئەو بەرپرسیارەتیە کە پێی درراوە سەرجەم کۆبوونەوە و سەردانەکانی و هەروەها ئەم جموجۆڵانێکەوە ئەنجامێدا چۆن هەڵەسەنگێنن. وڵا دیارە زۆر سپاس بۆ جەنابتان و زۆر سپاس بۆ کەناڵی کەرکووک. من پێم وایە ئەوەی کەوا هەواڵ پاوڵ جەلال تاڵەبانی کە درێژە پێدەری سیاسەتەکانی هەواڵ مام جەلالە، من لەبەرەوەی مام جەلال کاتی خۆی بەرنامەکەی وا داڕشتۆ، ینی ئەو یەکێتی وا پەروەردە کردووە بۆ شێوەیەکەوە ئێمە هەموو کاتێک برای تەبایی بین لە عێراقا هەوڵ بدەین هەموو هێزەکانی عێراق یەک بخەین، هەوڵ نەدەین بە شێوازێک مامەڵە بکەین کە ناکۆچی لە عێراق و نە لە کوردستانە دروست بکەین. ینی بەڕاستیەوەی کەوا ئیمڕۆکە هەواڵ پاڤڵی کات لە بەغدا لە چاوپێکەوتنەکانی لەگەڵ لایەنە سیاسیەکان لەگەڵ سەفیری وڵاتان لەگەڵ دەسەڵاتەکانی ئەوێ بەغادا، ینی بەڕاستی ئەوە درێژە پێدرە دڵخۆشکەرە بۆی کەوا ماڵی کوردی جارێکی کە لەگەڵ عێراقا جارێکی کە پەیوەندیەکانمان ڕێک بخەینەوە بە شێوازێک دایبڕژینەوە بگەڕێتەوە شێوازە کۆنەکەی خۆی وەکو سەردەمی مام جەلال بە ڕێکوپێکی بە جوانی بڕۆتەڕەوە. ئێمە ینی هەمومان ئەزانین هەتا مام جەلال لە بەغا بوو هیچ گرفتێک نەبوو هەرێم هەبوو، نەبوو علاقاتی کورد و بەغا هەبوو، نەبوو علاقاتی هەرێم و بەغا هەبوو. ینی ئەو کێشانە کە دروست بوون لە دوای نەمانی مام جەلال لەبەرەوەی کەوا من پێم وایە سەرکردایەتیەکی حەکیم نییە لە کوردستانە کەوا بەرنمەیەک داڕژە بۆ پەیوەندیەکانمان لەگەڵ دەرو دراوسێمان لەگەڵ لایەنە ناوخۆیەکان لەگەڵ هاوبەشەکانمان لە عێراق لەگەڵەمانە. ئێمە وەک پەیوەندیەکانی خۆمان تو دووتۆڵ نەکردووە، بەڵکو ئێمە هەوڵمان داوە پەیوەندیەکانی لایەنە عێراقیەکان شتێک بدەین. ینی بەڕاستی ئەوە کاریگەری زۆری کردوتە سەرەوەی کەوا بارودۆخی هەرێم بەرەو چارەنووسێکی نادیار بڕۆت. کەواتە کۆبنەوەی لەگەڵ لایەنە عێراقیەکان و لە هەمان کاتا باڵوێزی بۆ نمونە رووسیا و ئەمریکا لە ماوەی یەک ڕۆژدا توانیوێتی کۆمەڵێک لایەنی ناکۆ کۆ بکاتەوە. پێتان وایە کەوا بتوانێت کێشەکان لە بەرژەوەندی کورد بە تایبەت چارەسەر بکات؟ بە دڵنیاییەوە وایە ئەگەر هەر کێشە و گرفتێکە بێ لە دنیاە لە هەموو شوێنێکە کە کێشە و گرفت دروستە بێت کێشە و گرفت بە کۆبنەوە چارەسەر. یعنی تۆ ئەگەر نەچیتە ناو کۆبنەوە لەگەڵ لایەنەکاندا نەنووسی گفتوگۆ نەکەی تاوتوێنەکەی ینی دانوستان دەکەی خۆ دانوستان ینی چی؟ ینی کەوا ڕەبیر و ڕایەکان بگۆڕیتەوە لەگەڵێن، ئەگەر بیرڕوان نەگۆڕیتەوە لەگەڵیان ناگەیتە دەرەنجامێک بۆی کەوا چارەسەری کێشەکان بکرێت. یان کێشە بە هەڵپەسێدراوی بمێنێتەوە هیچ کەسێک قازانجی لێ ناکات، نە هەرێمی کوردستان قازانجی دەکات، نە عێراق قازانجی دەکات، نە بارودۆخی ناوچەکەش قازانجی دەکات. یعنی ئەمڕۆکە ئێمە عێراق لە بارودۆخێکایە بەڕاستی زۆربەی زۆری دەوڵەتە ئیقلیمیەکان دەستیان لە عێراقایە، لایەنی نێودەوڵەتی دەستی لە عێراقایە. یعنی ئەمانە هەمووی ڕێخۆشکەرە بووی کەەوە بارودۆخی عێراق و بارودۆخی کوردستانیش بە پێکەوە تێکچێت. یعنی ئەگەر تۆ ئەگەر ئێمە هەوڵ نەدەین مەسەن چارەسەرکی گفتوگۆ نەکەین لەگەڵ لایەنەکانە دانیشتنیان لەگەڵان نەکەین بە چیەگەنە چارەسەرکردن بە گفتوگۆ و بە دانیشتن و بە دانوستانەکە. ئەمە زیاتر لەوانەیە خۆی لە چوارچێی تاوافقی سیاسیە ببینێتەوە کەوایەکێتی نیشتیمانی کوردستان و باوجەلا تاڵەبانی زیاتر هەوڵی بۆدەن کە پێیان وایە یەکێتی بۆ نمونە کوردیش بە تایبەت پێی وایە کەوا تاوافقی سیاسی توانێت دۆخی چەقبەستووی بۆ نمونە پرۆسەی هەڵبژاردننی سەر و کۆمار دۆخی چەقبەستووی پرۆسەی سیاسی لە عێراق و پێکێنانی حکوومەتی نوێی عێراق چارەسەرێکە. پێتان وایە کەوا تاوافقی سیاسی نێوان لایەنەکان بتوانێت چارەسەری بکات؟ وڵا بە دڵنیاییەوە من لە یەکەم ڕۆژەوە من هەر ڕێیم وا بووە من ئەڵێم بارودۆخی عێراق سیاسەت لە عێراق بە تەوافق نەبێ ناڕۆتە ڕێوە لەبەر ئێمە بمانەوێ نەمانێ عێراق بە پێکهێنانێک یانی بە شێوەیەک پێکهێنراوە کە پڕی لە بیر و ڕای جیاوازە، پڕی لە نەتەوەی جیاوازە، پڕی لە ئاین و مەزهەبی جیاوازە. یانی ئەم ئاین و مەزهەبوونەتەوە و ئەم هەموو لایەنە جیاوازە بێکەوە هەر تەنها تەوافق ڕێگە چارەسەرکەیت. یانی بە هیچ لایەنێک ناتوانێت لە عێراق بگاتەوەی کەوا زۆرینەیەک بەدەست بێنێ بتوانێت حکمی وڵات بکە بە تەنیا خۆی. یعنی ئەوەی من بینیمان پێشتر سونە حکمی عێراقی کرد و عێراقی بەرەو چ دۆخێ برد، یعنی بەرەو چ بارودۆخێ برد. ئێستا بینیمان ئەگەر شیعە بە تەنیا حکم بکە بارودۆخی عێراق بەرەو چیە ڕوە. یعنی پێش بڵین بۆ ئەگە بگەڕێنەوە بۆ سەرەتای دوای 2023وانە. یعنی بینین لەم دوایە کە تەوافق دروست بکە ئەوەندەی مام جەلال لەوێ بوو تەوافقی دروست کرد لە نێوان لایەنەکانە هەموو عێراق خۆشگوزەران بوو، هەموو بارودۆخی سیاسی ناوچەکە بەرەو باشی ڕۆژ تەنانەت لەگەڵ دەرودراوسێشە تەنانەت وڵاتانی تریش من هاور بە سەرخەت بۆی کەوا لە تەوافقی ئێمە سوود وەرگرن. یعنی من پێم وایە تەنها تەوافق چارەسەری هەموو کێشەکانی عێراق بە تەوافق کرد.
کەواتە ئەمە بە تایبەت لەناو کووردا ئەتوانین بڵین تەوافق ڕێککەوتن لە نێوان لایەنەکان و حیزبەکان و لە هەمان کاتیشدا یەکڕێزی لە نێوان کورد زۆر گرنگە. سەبارەت بە بڕیارەکەی دادگای فیدرالی قسە بکەین، پێت وایە کەوا یەکڕێز نەبوونی کورد بە تایبەت لەم پرسانەی دوایی کە لە بەغا هەبوو کۆمەڵێک کێشەی لێکەوتەوە کاریگەری هەبووە لەسەر ئەم بڕیاری دادگای فیدرالی؟ وڵام من پێم وایە ئەمە کێشەی بڵێن ئەم بڕیاری دادگای فیدرالیش لەسەر ناشەرعی بوونی فرۆشتنی نەوت ئەمەش هەر پەیوەندی بە کێشەکانی هەرێم کێشەکانی ناوخۆی کوردەوە هەیە بە تایبەتی. یعنی ئەگەر ئێمە لێرە هەموو کێشەکانمان یەکلایی بکردایەتەوە بە یەکدەنگی بچوونایەتەوە بەقای ئەمە ساڵانی تر هەموو جارە بە یەکدەنگی کاتە کورد ئێستا ئەگەر یەکڕیز بێ لە نێو خۆی ئەتوانێت کەوا ئەم بڕیارە بە دادگای فیدرالی هەڵبۆشێنێتەوە؟ وڵی من نازانم بۆ هەڵوەشانەوە، بەڵام ئەگەر یەکڕیز بێت ئەتوانێت لەگەڵ ئەو حکوومەتەی دێت بە شێوازێک مامەڵە بکە، یعنی جێبەجێکردنی ئەو بڕیارە بە شێوازێک بێت زەرر لە هەرێم و لە خەڵکی هەرێم نەدا، لە خەڵکی کوردستان نەدا. یعنی ئەم بڕیارە چەندێک زەرری بۆ حکوومەتی هەرێمە ڕەنگە بڵم سێقاتیەوە زەرری بۆ هاوڵاتیە بێت، لەبەرەوەی هیچ نەبێ هەرتوو سبێنێک گرفتێ دروست بێ چەند مانجێک موچەی هاوڵاتی دواکەوێت، چەند مانجێک موچەی فەرمانبەر دواکەوێت، کار و کاسبی لە هەرێما کەوێتە بەر گژی و ئاڵۆزی ئەوانەوە. یعنی ئەو هینە ئەو ڕێخستنی ماڵی کوردیە یەکێکە لە هەنگاوەکان بۆی کەوە چارەسەری و کێشەیە بکرێت لە بەغاش. زۆر باشە کاک ماتەسم، سەبارەت بەم بڕیارەی دادگای فیدرالی پێم باشە بە کورتی باس لە ڕوونکردنەوەکەی و تەبێژی یەکێتی نیشتیمانی کوردستان بکەی چۆن ئەی خوێندنەوە لە هەمان کاتا پێت وایە وەکەوەی کەوە لایەنە کوردەکان باسێکەنەما مافە دەستوورەکانی کورتیایدا بە هیچ شێوەیەک ڕەچاو نەکراوە تا چەند کاریگەریە کاتە سەر دۆخی ئابووری لە هەرێمی کوردستان؟ وڵا بە تاکید بڕیارەکەی ڕاگەنراوەکەی وتەبێژی یەکێتی ڕاگەنراوێکی نیشتیمانیە، یعنی بیرکردنەوەیەکی نیشتیمانیانە و بیرکردنەوەیەکە لە ئاسایشی نەتەوەی کورد. یعنی من پێم وایە ئەو بڕیارە گەراوها بەو شێوەیە جێبەجێ بکرێت ئاسایشی نەتەوەی کورد دەکەوێتە خەتەرەوە. یعنی ئەوەی کەوا یەکێتی وتێتی ئەوەی کەوا وتەبێژی یەکێتی ئێوارەی وتی ئەوە بیرکردنەوەیەکی خەمخۆرانەیە لە خەڵکی کوردستان، لە بارودۆخی سیاسی کوردستان، لە حکومڕانی لە کوردستانە بیرکردنەوەی لەو بابەتانە. یعنی ئەوەی کەوا وتێتی بەڕاستی هینێکی ڕاگەنراوێکی خەمخۆرانە بوو بۆ هەموو خەڵکی کوردستان. زۆر باشە، کەواتە ئێستا بووە گفتوگۆ و لێک تێگەیشتن جگە لە کورد لە نێوان حکوومەتی فیدراڵ و لە هەمان کاتە حکوومەتی هەرێم پێت وایە بتوان چارەسەرێم کێشەیە بکەن بەدەر لە بابەتی یەکڕزی چیترە توانێت کەوام کێشەیە چارەسەر بکەن؟ وڵی هەر تەنها پێک گفتوگۆکردن تەنها پێکهاتن لەگەڵ حکوومەتی عێراقا، ینی ئەو حکوومەتی کە لەم ڕۆیە دروستە بێ، یعنی بێ تەوافقێک دروستکەین، ئێمە وەکو کورد یەک دەنگیەک دروستکەین لە ناو خۆمانە بۆی کەوە شیعە و بەغاش بڵین هەمویان یەکتەنگ بنەوە لەگەڵ ئێمە بگەنە تەوافق و حەل و چارەسەرێک. یعنی ئەگەر گفتوگۆ نەکرێ بڕوانەکەم بگەینە چارەسەرێکی باش بۆ ئەم بارودۆخی کە دێتە پێشەوە. یعنی و بڕیارە کە دراوە، یعنی ئەگەر بێت و دەسەڵاتێک بێتە سەر ینی حکوومەتێک دروست بێ، ئەم حکوومەتە گەر حیساب بۆ برایەتی و پێکەوە ژیان و ئەوانە نەکا بەڕاستی دەرەنجامی خراپی لێکوێتەوە. سەبارەت بە بەغداد حکوومەتێک بێتە سەر دەسەڵات و بڕوای بە گفتوگۆ و بە پێکەوە کارکردن بێ، ئەتوانێت بگاتە چارەسەرێکەوە بە شێوازی جێبەجێ بکرێت کە زیانی بۆ کوردستان دێت. سەبارەت بە بەغدا هەڵوێستی حکوومەتی عێراق و لەمان کاتە بە تایبەت مستەفا کازمی چۆن هەڵەسەنگێنی لەم بڕیارێ؟ وەڵام مستەفا کازمی هەتا ئێستا هەوڵەکانی باشە، تا ئێستا قسەکانیی خراپ نەبووە، یعنی ئەو نەیوتووە داوای کردووەکەوە کار بۆ جێبەجێکردنی بکرێ، بەڵام بە نەرمی، یعنی ئەوەی لێن هەنگاوێکی باشە. من پێم وایە گەر کوردی یەکدەنگ بێت و چێ دانیشتنی لەگەڵا بکە، ئەگەر مستەفا کازمی بێتەوە من پێم وایە بە باشی بتوانێت جێبەجێ بکە. نازانم بەڵامی ترەوەی کێ بێتە سەر وەزیران و هەڵوێستی چێ بێ بەرامبەر کورد، ئەویان نازانم، بەڵام ئەگەر مستەفا کازمی بێ من پێم وایە بتوانێت چارەسەری. کاک ماتەسەم زۆر سپاس بۆ بەڕێزت کە لەگەڵ دەست خۆش. زۆر سپاس.